بەناوی خدای گەورە میهرەبان بەڕێزان زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستدام بە خێراتنێکی گەرمی هەموو جوتیارە بەڕێزانە دەکەم و هەموو فەرماندە و پێشمەرگە قارەمانەکانیش کە لێرە لەم بۆنەیەدا ئامادەن. مەخۆم بە سەربەرز دەزانم و شانازی دەکەم کە بۆ فتاری ئەمڕۆ توانیم بێمە خزمەتی ئێوەی خۆشەویست بوو دووپاتکردنەوەی پشتیوانی خۆمان لە برا جوتیارەکانمان و هەروەها بۆ بەسەرکردنەوەی پێشمەرگە قارەمانەکان و دەستخۆشیکردن لە خزمەتی ئەو پێشمەرگە قارەمانانەی کە بە شەو و ڕۆژ شەونخوونی دەکەن ماندوو دەبن و ئەوەی ئێمە بتوانین بە سەربەرزی بژین و درێژە بە ژیان بدەین. بەڕاستی ئەوەی پێشمەرگە کردوێتی هەمومان قەرزاری خزمەت و ماندووبوون و قوربانیدانی پێشمەرگە قارەمانەکانین. جێخۆیەتی سەری ڕێز و نەوازش بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدانیش بنوێنین کە ئەوان ئەمڕۆ بەجەستە لەگەڵ ئێمە نین، بەڵام دڵنیان ڕوحیان شادە کە ڕێگەیان لەلایەن پێشمەرگە قارەمانەکان و خەڵکێکی خۆڕاگری ئەم وڵاتە لەسەری دەڕۆن. ڕێگاکەیان چۆڵ نەکرەوە و چۆلیش ناکرێ. ئێمە هەمومان ئەو دیمانانەمان بینی کە چۆن ئەو هێزانە پەلەماری جۆتیارەکانیاندا. دیمانەیەکی زۆر ناوشرین بوو، بەڵام بینیمانیش کە هەر دەست بەجێ جەناوی سەرۆک بارزانەی هەرزوو وەڵامی دایەوە و لەگەڵ بەغداش قسەی کرد و ئامادەبوونی خۆشمان دەربڕی کە ئێمە ئامادەین بە هەموو جۆرێک بەرگری لە مافەڕەواکانی خەڵکی کوردستان و بە تایبەتی مافی جوتیاران بکەین. ئێمە لەسەرە و بەڵێنە بەردەوامین و بە هیچ جۆرێک ئێمە واز لە هیچ بستێک خاکی ئەم وڵاتە ناهێنین. بەداخەوە هەرچەندە چەندین جار بەڵێندراوە و ڕێکەوتن کراوە لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا، هەر دوای دروستبوونی حکوومەتی نوێ لە دوای نووسینەوەی دەستور لە 2005 دەبوایە ئەم کێشانە چارەسەر بکرێن. من پێم وایە لەو سەردەمەش هەڵەیەکی گەورە کرا کە ناو لەو شوێنانە نرا ناوچەی ناکۆکی لەسەر. ئەوانە ناوچەی ناکۆکی لەسەر نین، ناوچەی داگیرکراون، ناوچەی دابڕێنراون. ئەوانە هەمویان ناوچەی کوردستانین کە بە زۆر لە خەڵکی ئێمە سندراونەتەوە و ڕۆژێکیش هەر ئەبێ بێ خەڵکی ئێمە بگەڕێتەوە بۆ ناوچەکانی خۆیان، بەڵام بەسەر بەرزی. ئێمە دەمانەوێ بە ئاشتیانە بتوانین هەموو بستێکی خاکی وڵاتەکەمان بگەڕێنینەوە. نامانەوێ ماندوو بووین لە تند و تویژی لە شارکردن، بەڵام یەک هەڵوێستی و ئیرادەی بەهێزی خەڵکەکەمان دەتوانێت وا بکات کە ئێمە بتوانین نەک تەنیا مادەی 140 جێبەجێ بکەین، بەڵکو هەموو بەندەکانی تری دەستوریش وەکو هاتووە بەو شێوەیە جێبەجێ بکرێن. گرنگە ئێمە یەک هەڵوێست بین، یەک ڕێزی خەڵکی کوردستان گرنگە و لەوە گرنگتر ئەوەیە کە بەرژەوەندی باڵای خەڵک و وڵاتەکەت بخەیتە سەرووی بەرژەوەندی حزبی و شەخصی. ئەگەر ئێمە هەمومان لە پێناو کوردستاندا ئامادە بین خۆمان بەخت بکەین و لە پێناو خاکی کوردستاندا یەکگرتوو بین، هیچ هێزێک پێمان ناوێری. و هیوادارم ئێمە بتوانین لەمە و دواش ئەوەی پێمان بکرێ لە خزمەتی خەڵکی کوردستاندا بین، لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستدا بین و دڵنیاش بن برا جوتیارەکان لە جەنابی سەرۆکەوە لە حکوومەتی هەرێمەوە هەر هەمومان بەردەوامین لە گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا. پێشنیار کرا کە لەگەڵ هاوپەیمانان قسە بکەین، لەگەڵ ئەوانش قسەمان کردووە، بەردەوام دەبین لە قسەکردن لەسەر ئەمە. ئەمە شتێک نییە بە پۆستێک یا دوو پۆست لە کەرکووک چارە بکرێ. ئەمە ئەبێ بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکرێ. کەرکووک خۆی بەلای ئێمەوە دڵی کوردستانە و ئەبێ کەرکووک ڕۆژێک هەر بگەڕێتەوە بۆ کوردستان، نەک تەنیا پۆستێک و دوو پۆست.
بەڵام ئەمە بە هیممەت و ئیرادەی بەهێزی خەڵکی کوردستان دەکرێ. هیچ هێزێک لە ئیرادەی خەڵکی کوردستان بەقووەتر نییە. بەڵام ئەبێ ئێمە ئامادە بین لە پێناو وڵاتەکەمان، لە پێناو سەربەرزی گەلەکەمان خۆمان بەخت بکەین. من خوشحاڵم کە ئەو هەموو فەرماندە و پێشمەرگە قارەمانانە دەبینم لێرە کە ئامادەن خۆیان لە پێناو ئەو خاکە و لە پێناو سەروەری و بەختەوەری ئێوە بەخت بکەن. سپاسی هەر هەمووتان دەکەم، ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بن و من نامەوێ لەمە زیاتر کاتیەوە بگرم. لە کۆتاییدا دەمەوێ ڕۆژی نەتەوەیی ڕۆژی جلوبەرگی نەتەوەی لە هەمووتان پیرۆز بکەم و ڕەمەزانیش لە هەمووتان پیرۆز بێ. ئینشاءڵڵا خوا دوعا و نوێژ و ڕۆژی و تاعەتی ئێوە قبوڵ بکاتن. ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو دەبن، هەر سەربەرز دەبن، کوردستانیشمان ڕۆژ بە ڕۆژ ئاوەدانتر دەبێت. زۆر زۆر سپاس.